سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ هەندێک هەواڵی نوێتان پێشکەش دەکەم. سەرەتا لە هەواڵێکی زۆر دڵخۆشکە بە تایبەتی بۆ ئەوانەی کە یاری ئەلکترۆنیەکان دەکەن. یاری گۆست ئۆف سوشیما کە دو-سێ ساڵ پێش ئێستا بڵاو بوویەوە و یەکێک بوو لەو یاریانێک کە بە تایبەتی لە بابەتی گرافیک و لە هەمان کاتدا لە بابەتی چیرۆک زۆر سەرکەوتوو بوو و توانی ببێتە یەکێک لە باشترین ئەو یاریانێک کە لەو ساڵدا بڵاو کرایەوە. ئێستا بە فەرمی ڕاگەیەنرا کە ئەو یاریە دەکرێت بە فیلمێکی ئەنمی یاخود بەرهەمێکی ئەنەمی کە تەواو دڵنیا نیە ئەگەری زیاتری هەیە کە فیلم بێ، بەڵام ئەوە دەزانی کە بەرهەمێکی ئەنەمی لێ بەرهەم دەهێنرێت و وەک باسیش دەکرێت هەر یەکە لە کۆمپانیاکانی سەکەر پانچ هەروەها ئەنیپێکس کاری بەرهەمهێنان و کاری دەرهێنانی بۆ دەکەن کە بە تایبەتی کۆمپانی ئەنیپێکس پێشتر کاری لەسەر زنجیرەی دیمەن سلەیر و سۆڵ لێڤلینگ و چەندان زنجیرەی بەناوبانگ کردووە، هەم بە پێی ناوی کۆمپانیاکان بێت و هەمیش بە پێی قسەی خۆیان بێت کە بڵێن کاری بەرهەمهێنانی ئەو بەرهەمە دەکەن کە لە یاری ئەلکترۆنیەکە وەرگیراوە. باستەوە دەکەن کە شتێکە بڵێن ئەگەر لە سەری تەوقعی ئەوان نەبێت کە یاریەکەیان کردووە بڵێن لە تەوقعیوان کەمتر نییە، لانی کەم شتێکە کە بڵێن لە تەوقعی بینەرەکانە و شتێکە کە شایەن بەوەیە کە وەک بڵێن بەرهەمێک بێت و لە یاری ئەلکترۆنیا بەناوبانگەکە وەرگیرابێت. تا ئێستا نە کاستەکەی نە بڕوارەکەی نە ئەو شتانە هیچ ڕانەگەیەنراون، تەنیا ئەو دەزانین کە بەرهەمێک بڵاو دەبێتەوە و ئەگەری زیاتری هەیە کە فیلم بێ و بە ئەگەرێکی زۆریشەوە تەنیا وەکو پێشبینێک وایە، بەڵام وای بۆ دەچین کە لەوان لە ساڵی 2027 بڵاو بکرێتەوە. ئاشقانی فیلمە ترسناکەم بە تایبەتی فیلمەکانی ئیت کە باسییان لە بڵێن ئەو مهەڕیجەکە یاخود کلااونەکە دەکرد کە بە ناوی پێنی وایزە، بێگومان حەزیان بۆ هەواڵەیە یاخود کەیفیان بۆ هەواڵێک کە دەزانن زنجیرەیەک بەرهەم دەهێنرێت کە باس لە خودی پێنی وایز دەکات بە ناوی زنجیرەی وەلکەم تو دێری یاخود بەخێر بێن بۆ دێری. باس لە کارکتەری پێنی وایز دەکات. زنجیرەکە ئەوەی ڕاگەیەنراوە لە 3 وەرز پێک دێ، هەر وەرزێکی 27 ساڵ دەچێتە دواتر، واتە وەرزی بۆنەوەرزی یەکەم 27 ساڵ دوای ڕووداوەکانی فیلمی ئیتە، وەرزی دووەم 27 ساڵ دوای ڕووداوەکانی وەرزی یەکەمەوە، وەرزی سێمیش 27 ساڵ دوای وەرزی دووەم، واتە هەر 27 ساڵ جارێک دەکرێت بە وەرزێک، چونکە ئەوانێک کە شارەزای جیهانەکەم و شارەزای ئەو بڵێن بابەتە بن دەزانن کە پێنی وایز هەر 27 ساڵێک جارێک بە دەردەکەوێت. جا دیارە هەر دەرکەوتنێکی دەکرێت بە یەکێک لە وەرزەکان و بڵێن وەرزیش تایبەت دەکرێت بە ئەو ڕووداوانێک کە لەو بڵێن لەو 27 ساڵە ڕوویانداوە یاخود لەو ساڵە ڕوویانداوە کە لە ماوەی 27 ساڵدا جارێک ڕوو دەدات. تەبعاً وەک باسم کرد بابەتەکە ترسناکە، فیلمی ترسناکە، ئەوەیە کە کلااونەکە بە دەردەکەوێت و منداڵان و بڵێن ئەو خەڵکی ون دەبن لە ناکاو و چیرۆکەشی زۆر خوێناویە. ئەوانەیە کە فیلمەکانی ئیتیان بینیوە کە فیلمی زۆر سەرکەوتون، هەم ئەوانەی کۆن هەم ئەوانش کە بەم چەند ساڵی دوای دوو بەشی لێ بڵاوکرایەوە، بەڕاستی یەکێک بوون لە باشترین فیلمە ترسناکان کە من تا ئێستا بینی بێتم. جا چاوەڕێت دەکەم کە ئەوەشان زنجیرەیەک بێ کە تەوقع دەکەم زنجیرەیەکی بەچێژ و ناوازە بێت کە بیل سکارزگارد کە ڕۆلی ئیتی دەجێڕا و ڕۆلی بڵێن کارکتەرەکەی دەجێڕا کە ڕۆلی خراپەکارەکە بوو، خۆی دەگەڕێتەوە بۆ ڕۆڵجێڕانی کلااونەکە و قراریشە لە پاییزی ئەم ساڵ دیارنیە ڕێکبەرەکەی چەندە، بەڵام بە پاییزی ئەم ساڵ زنجیرەکە وەرزی یەکەمی بڵاو بکرێتەوە. فیلمی سکریم کە چەند بەشێکی لێ بەرهەماتوە تا ئێستا 6 بەشی لێ بڵاو بۆتەوە، ڕاگەیەنرا کە بەشی هەفتەمی بڵاو دەکرێتەوە. جا بەش شەشەمی زۆر سەرکەوتوو لە ڕووی ڕخنەگرانەوە، لە ڕووی ڕێتین و ئەوان تەنانەت خەڵکیش بەدڵیان بوو، هەر بۆیشە توان بڵێن تا ئاتێک چاوەڕوانیەکان زۆر دەبن بۆ بەش هەفتەم، هەرچەندە بڵێن بەشەکانی تری بە تایبەتی بەشی دووەم تاکو چوارەم و پێنجەم زۆر باشنەوە، بەڵام بەش شەشەم تا ئاستێک بڵێن شکۆی فیلمەکانی هێنایەوە. ئەم فیلمەشیان بە هەمان شێوە فیلمێکی ترسناکە و قەراریشە بەم زوانە دەست بە بەرهەمهێنان و شتەکەی بکرێت. تەبعاً کێڤن ویلیامس وێنەی بۆردەکەی بڵاو کردەوە کە ڕاگەیاند کە خۆی دەرهێنان بۆ ئەم بەشی هەفتەمی ئەم فیلمە دەکات. یاریشتری ئەلکترۆنی بە ناوی هێلدایڤەرس 2 کە یاریێکی ئەکشن بوو، بە هەمان شێوە ڕاگەیەنرا کە دەکرێت بە بەرهەمێکی سینەمایی و دەکرێت بە فیلمێک. جا ئەم یاریش کە ساڵی 2024 بوو کە ساڵی بڵێن ڕابردوو بڵاو بوویەوە، یەکێک بوو لەو یاریانەی کە زۆرترین بڵێن یاریزانی هەبوو، زۆرترین کەس ئەنجامیاندا و لە یاری ئەلکترۆنیەکان یەکێک بوو لەو یاریانێک کە دڵخواز بوو بەلای زۆرێک لە خەڵکیەوە، هەر زوو ڕاگەیەنرا کە بەرهەمێک لەلایەن سۆنیەوە بەرهەم دەهێنرێت و لەو یاریەوە سەرچاوی گرتووە. جا ئەمەشە نازانین کێ بڵاو دەبێتەوە چۆن نییە، بەڵام لەبەرەوەی هەواڵەکە نوێ و خودی یاریەکەش نوێیە، لەوانێت داهاتووێکی تۆزێک درێژ ئەو بڵێن بەرهەمهێنان و شتەکەی بۆ بکرێت. تەوەقع دەکەم ئەویشیان بە هەمان شێوە بکەوێتە 27 و 28 ئەوان. زنجیرەی ثریلەر و بڵێن هەست بزوێنی سێڤەرانس
وەرزی دووەمی لە ئێستادا لە پەخشکردندا و خەریکە بڵاو دەبێتەوە، بەڵام لە ڕۆتن تۆمەتۆ ڕێتینێکی زۆر بەرزی وەرگرتووە کە وەک پێشنیار دەکەم ئەمیان بێت بە پێشنیارێک بۆ ئێوە ئێستا بچن سەیری بکەن. بەڕاستی زیێکی زۆر ناوازێ بە تایبەتی لە بابەتی هەست بزوێنی ئەوانە وەک بڵێن لەلایەن ڕەخنەگران لەلایەن خەڵکی ئاساییشەوە زۆر بەدڵیان بۆ ڕێتینەکەی لە هەموو بڵێن پێگەشتەکان بەرزە. بۆیە پێشنیار دەکەم هەموو پێشنیارێک هەمیش وەکو هەواڵێک پێشنیار دەکەم کە بچن وەرزی یەکەم سیر بکەن و ئێستاش وەرزی دووەمی خەریکە وڵاو دەبێتەوە. بێگومان زنجیرەکەش لە تۆڕی ئاپل تیڤ پەخش دەکرێت کە تۆڕێکە بەڕاستی دەتوان بڵێن تا ئاستێک لە منافەسەی HBO نزیکە کە بەرهەمەکانی بەگشتی بەرهەمی ناوازە. ترایلەری وەرزی دووەمی لاست ئۆف ئەس کە بە هەمان شێوە لە یاریی ئەلکترۆنی وەرگیراوە بڵاو بوویەوە. وەرزی دووەمی کە باس لە 5 ساڵ دواداوەکانی وەرزی یەکەم دەکات قرارە لە HBO لەم زوانە پەخش بکرێت و بە دیاریکراویش لە مانگی 4 لە HBO یەکەم ئەڵقەی پەخش دەکرێت و ئێستاش یەکەم ترێلەکەی کە ترلێرێکی کورتە یاخودتوان بڵێم وەکو تیزەرێک وایە ئێستا بڵاو بۆتەوە بەردەستە. طبعا لەبەر ئەوەی هەندێک ئەجەندا و شتی تێکەوتە ئاستێک وەک بڵێن گومانم هەیە لەوەی کە هاوشێوەی وەرزی یەکەم شیکنەوە بۆ ئەڵقە بە ئەڵقەی بکەم، بەڵام تاکو پەخش نەکرێت تاکو نەبینین کە ئایا زنجیرەکە شایەن بەوەیە کە بڵێن شیکنەوەی بکەین یاخودنا تەواو بڕیار لەسەر نادەم. بەڵام ئەگەر زنجیرەیەک بوو شایەن بوو وەکو هەندێک لە ئەڵقەکانی وەرزی یەکەم باش بوو هەوڵ دەدەم لەگەڵ هاتنی هەر ئەڵقەیەک هەفتانە شیکنەوە بۆ ئەو ئەڵقەیە بکەم. یەکێک لە ڕۆمانە هەرە بەناوبانگەکان بەتایبەتی لە کوردستان و بەگشتیش لە جیهان بەناوبانگە و پڕفرۆشەکانە، بەڵام لە کوردستان بەتایبەتی لەو ماوەی دواییدا زۆر خوێنەری هەبوو بریتی بووە لە 100 ساڵ تەنیایی کە گابریێل گارسیا مارکێز نووسیوێتی و یەکێکە لەوە باسم کرد لە پرۆفرۆشتنەکانی جیهان ئێستا کراوەتە بە زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی و لە نێتفلیکس پەخش دەکرێت و ڕێتینەکەشی زۆر بەرزە کە 84%. ئەمەش پیشان دەدات کە زنجیرەیەکە شایانی بینینە، بۆیە ئەمەش دەبێت بە پێشنیارێک بۆ ئێوە کە ئێستا زنجیرەکە بڵاو بۆتەوە دەتوانن بچن بەتایبەتی ئەوانەیە کە ئاشکی ئەو بڵێن کتێبن دەتوانن بچن سەیر بکەن. پێم وابێت تا ئاستێک زۆر لە کتێبەکە وەرگیراوە و ئەوانە کە کتێبەکەیان خوێندوتەوە وەک بڵێن بێهیوان هەبن. لەم چەند ڕۆژی ڕابردوودا کە خەڵاتەکانی گۆڵدن گلۆبس وەک بڵێن پەخش کراوە بڵاو کراوە ئەوە بوو کە تەنانەت هەندێک شتیشی لێکرا کە پێم وایە تا ئاستێک لەوانە ببێتەوە هۆکاری ئاگرەکەی لۆس ئەنجلۆسیش ئەگەر واقعی بین لەگەڵی ڕاستە شتەکە زۆر بەدیری نەکەم، بەڵام کە دەبین هەندێک شتیش دەکرێت ینی زیادەڕەوی دەکرێت پێم وایە دەبێت چاوەڕوانی هەندێک وەک بڵێن کانسکوێنسی بکەین هەرچۆنێک بنێنە سەر ئەو بابەتە کە خەڵاتەکان ئەنجامدرا و ئەو خەڵاتانە وەک بڵێن پێشکەشکران هەندێک شتی سەنجڕاکێش بینە بۆ نمونە لەوانە فیلمی بروتالست خڵاتێکی زۆر نایەک بەدەستێنە لەوانە باشترین فیلمی ئەنیمێشنی The Wild Robot نەیتوانی باشترین ئەنیمێشن بەدەستبێنێ، هەرچەندە بەڕای خۆم باشترین ئەنیمێشن بوو یەکێک بوو لە باشترین بەرهەمەکان کە لەو ساڵی لە ساڵی 2024 بەرهەمات بێ، بەڵام نەیتوانی بەدەست بێنێت و بڕێن ببێت بە براوە بەڵکو فلۆ بوو بە براوە. کۆلین فەرێل بوو بە براوەی باشترین ئەکتەر لە ڕۆلی پەنگوین کە پێم وایە بەڕاستی شایانی بوو. هەر یەکە لە شۆگەن و The Bear چەندان خەڵاتی تریان بردەوە، فیلمی ویکێدیش 1-2 خەڵاتی بردەوە، بە هەمان شێوە فیلمی ریل پین ئەویش چەند خەڵاتێکی بردەوە. بۆ ئاشقانی بەرهەمە ئەکشنەکان بە تایبەتی جیسن ستاتام کە یەکێکە لەو بڵێن ئاکتەرانێک کە بە تایبەتی لە کوردستان بینەرێکی زۆری هەیە، ئێستا ترێلەری فیلمێکی نوێی بڵاو بۆتەوە بە ناوی A Working Man یاخود پیاوە ئیشکەرەکە کە تەنانەت سیلڤستەر ستالۆن کە بە ڕامبۆ ناسراوە یەکێکە لە بەرهەمهێنەرەکانی. ئەم فیلمەشیان قەرارە لە 28 مانگی 3 بڵاو بێتەوە. چاوەڕێ دەکەن کە بە تایبەتی لە بابەتی ئەکشن ئەوانە زۆر لە بیکیپەر نزیک بێ. هیوادارم لانی کەم چیرۆکەشی تا ئاستێک بەهێز بێت تاکو نەبێت بێتێک لە ئەو فیلمە خراپانێک کە بە تایبەتی لە ئەکتەر جیسن ستاتام و لە بابەت ئەکشنەکان بەم دوایانە زۆرمان بینیوە. هیوادارم ئەمەیان لانی کەم لە چیرۆکەی بەهێز بێت تاکو وەک بڵێن لە پاڵ ئەکشنەکە باش بن. دوای هەواڵشمان زنجیرەی مۆ وەرزی دووەمی ڕاگەیەنرا. زنجیرەکە باس لە پیاوێکی موسڵمان دەکات کە لە ئەمریکا دەژی، ئەسڵەن ئەکتەرە سەرچەکە خۆی کەسێکی موسڵمانە و تا ئاستێک دەتوان بڵێم ژیانی خۆی باس لەوە دەکات کە بە چحاتێکدا دەڕوا کە لە بڵێن کۆمەلگایەکی تەواو ناموسڵمان بژیت و بڵێن ئەو کێشانێک کە ئەو ڕوبەڕووی دەبنەوە بە تایبەتی کە خۆی خەڵکی فەڵەستینە بڵێن تا ئاستێک زیقەتی بۆ ئەو دروست دەکەن باس لەو شتانە دەکات. وەرزی یەکەمی بێگومان زۆر سەرکەوتوو بوو، هەر بۆیەشە وەرزی دووەمی بەرهەمهێنرا و قەرارە لە 31 لە نێتفلیکس پەخش بکرێت. بۆ بابەتی بۆکس ئۆفیسیش بێگومان شتێکی وان نەگۆڕاوە، هەر موفاسە لە پلەی یەکەم دێت پێما بنزیکی 23 میلیۆن دلاری کۆ کردوتەوە. بۆیەشە هەمووەکو پێشنیار دەکەم هەموو موفاسە سیر بکەن، هەمیش ئەو بابەتانێک کە تازە لە هەواڵەکان باسم کرد ئەویش دەخەمە ناو پێشنیارەکان. پێشنیار دەکەم کە بچن سەیری ئەوانە بکەن و بە تایبەتی بە بابەتی ئاگرەکەی ئێستاش کە
بڵێن ئێستا لە ئەمریکا زۆرە و بڵێن دەبێت بە هەواڵێک پێشنیار دەکەم بچن سەیری زنجیرەی Into the Eye of the Storm بکەن یاخود لە ناو چاوی باهۆزدا کە بەتایبەتی یەکێک لە ئەڵلقەکانی باس لە ئاگر و بابەتان دەکە لەوانێت تا ئاستێک لە ئێستاداوە بڵێن کاریگەریەکەی زیاتر بێت. بەڵێ بەڕێزان ئەمە شەواڵەکانی ئەوڕۆمان بوو. من سام ئەحمەدم. سوپاس.